دەڵێت ئەو توتنە جوان بەرهەمەتینە چیانی بەخۆ چۆن دەزانەوە بە شوێنەکانی شێوەزارەکانی دیکە ئیدۆمەکانە لە ناوەسن فەرەنکە لە ناوەسی بژەوی ژیانی خۆی دابین بکە بەڵام پلە و ئاستی نووسین بە زمانی کوردی لە ئاستێک ئەوەندە لاوازدایە کە بەڕاستی ئەوانەی کە ئەنووسن بە کوردێک ئەوەندە خراپ واتە ئەو دوستانی کە لە دەوروبەری چۆماندا وەکو هەڵگوت و ئەساری سەکرا بەیەکی زمانی دایک لە پرۆسەی پەروەردەفەرکردندا زمانەوانان پەروەردەناسان شارەزایانی بووای هەر گەلێک ئەگەر زمانەکەی خۆی بپارێزێت وەکو دیلێکە کە کلیلی زیندانەکەی لە جیرفانی خۆی دابێت هەر کاتێک هەری لۆ ڕەقسا ئەتوانێت خۆی ڕزگار بکات بەڵام میلەتێک کە پارێزگاری لە زمانەکەی خۆی نەکا وەکو دیلێکە کە کلیلی زیندانەکەی لە جیرفانی دژمنەکەی دابێت کە بەرەبەرە چۆکدا ئەدات و لە ناو کلتور و زمانی باڵەدەستدا ئەتوێتەوە ئێمە وەکو میلەتی کورد دەچێت دەری ئەو قسەی مامۆستا ژەرمەکوریانی داینا تاسەن توانیتن پارێزگاری لە زمانی کوردی بکەین هەرچەندە قسەکردن ئەوڕۆ لەسەر مەسەلەی زمان بەگشتی و زمانی کوردی بە تایبەتی بەڕاستی زۆر جار ئیحتیمای سەر ئێشا مای نیگەرانی وەک لێرە باسم کرد بە تایبەت لەوانی کە خەمی پاراستنی زمانی کوردیان خستۆتە ئەسڵی خۆیان چونکە لەلایەک بۆی ئەو چێشەکەڵەکە وایەکانی چێشەکەڵەکە وای سەر زمانی کوردی کە هۆکاری دەرەچی و هۆکاری ناوخۆی بەداخە ئەو هۆکارە ناوخۆیەکان هیچیان کەمترێ لە هۆکارە دەرەچیەکان کە کێشە و ئاستەنگ لە بەردەم پێشکەوتنی زمانی کوردی دروست دەکەن هۆکارە دەرەچیەکان وەکو قەدەغکردنی زمانی کوردی لە وڵاتانی دەوروبەر وەسەندەوەی مافی کلتوری و پەروەردەیان لە نەتەوەکانیش دەدەست خۆیان بەشەکانی دیگەی کوردستان ئەگەر بەڕسمیش نەبی ئەو بەلاسایی ناچارن ڕێنووسی وڵاتی سەردەست بەکاربێنن بە تایبەتی لە چاپلمەنیەکانیاندا لەناو خۆشدا کێشەکان ئەوەندە زۆرن بەڕاستی زۆر جار ئینسان تووشی نیگەرانی ئەکات سەرباری بوونی دەستگای کلتوری زۆر سەرباری بوونی ناوەندی ئەکادمی سەرباری بوونی وەزارەتی ڕۆشنبیری بەڵام تا ئێستا لەسەر زمانێک و شێوە زمانی ستاندار ڕێک نەکەوتون لەسەر ڕێنووسێکی گرت و ڕێک نەکەوتینیان کە زمانەوانانی کورد پسپۆڕانی بواری زمانی کوردی شارەزایان و خەمخۆران زۆر قسەیان لەسەر کێشەکانی زمانی کوردی کردیان ئەوانەی کە لەسەر منداڵی دوو زمان کراینە ئەڵێ هەموو منداڵانێک کە زمانی دای شەڕەفنامەی بە زمانی فارسی بەکاربهێنرێ بۆ زمانی کوردی هێشتا لە تورکیاش لاتینی بۆ زمانی تورکی دانرابوو چونکە کەمال ئەتاتورک لە ساڵی 1928 ئەو ڕێنووسەی بۆ زمانی تورکی دانا بۆ ئەوەی چ بکات خۆی بە ڕۆژئاوایی بکات و خۆی لەو مێژووە وەدوور بخاتەوە کە مێژووی دەوڵەتی عوسمانی بوو خۆی بکاتە بەشێک لە ئەوروپا لە دوای تورکیا لە 1930 ئازەربایجان و کازاخستان و ئۆزبێکستان و تاجیکستان ئەوانش کۆمەڵە وڵاتێک بوون لە دوای تورکیاوە چیان کرد ڕێنووسی خۆیان گۆڕی بۆ ڕێنووسی لاتینی هەوڵی جدیش چێ بوو جەلالەت بەدرخان بوو هەرچەندە بنەماڵەی بەدرخانیەکان کە خزمەتێکی زۆریان بە مێژووی کورد ڕۆشنبیریەتی کورد پاشخانی فەرهەنگی میلەتی کورد کردیە بەڵام لەو هەوڵەیان من پێم وابی زەڵبەیەکیان لە زمانی کوردیدا لە ساڵی 1932 کە میر جەلالەت بەدرخان ڕۆباری هاواری دەرکرد و بە زمانی لاتینی ڕێنووسی گۆڕی بۆ ئەو ڕێنووسە بە پێزی ئەو مێژووە ئەگەیشت کە شەڕەفنامە باسی کردووە و لە ئەو حەوارفی مەعارفەکە لە بەرامبەری عەلوم ئەحیا عەلومدینی